حکومت زیرتر گلک بحث چاکسازیان همی سکتر انداعات یکنه و جاره برفریب تایبتیجی وزارت تندرستی دی او چاکسازین هاتین انجام دان و اوین دبن انجام دان جی ادی راگ هاند نگری دای مجار زیرتر گل دکتر معاف عبدالله کریم رو برگشتی دیوان وزارت تندرستی ام باخوین دکتر هین گل بخیر هاتن برفرهی هاتیا بحثین لگر دست که از شو پرسم او چاکسازیا اوین کود کابینه نهم و جدایا گل سالن در بازوی ام بحث بیم جماره دابو زیرتر روم بد بو هولاتیان بتایبتیجی نخوشه که روشا تندرستی برای نکه چوابی و نکه چوابی سلاوارز بو جناب تو بو بینران و بیسران کردستان 24 سپاس بو وی درفته هر بجی دکتر هر لسرتای دروزبونی کابینه نوام حکومت هریمی کردستان لجر روشنایی هلا گشتیاکان بتایبتی چاکسازی کردن لکرتی تندرستی هم حکومی هم تایبت وزارت تندرستی حکومت هریمی کردستان کمالا پروژه کی چاکسازی لهردو لانه وکراوه هم لکرتی تایبت هم لکرتی حکومی لکرتی چاکسازی کان زورن اگر بجمیرین کمالا کی زورن بلام اگر من نمونه اکتب بود بلام هم لکرتی حکومی هم لکرتی تایبت لکرتی حکومی بو نمونه تندری درمان که پیشتر امشتانه نبوه لکابینه کانیتر لام کابینه 156 جور آیتم درمان است لهمو پارێزگا و ئیدارە سەربەخۆوەکان بۆ گشت بەڕێبەرایەتی گشتیەکان هەمان نرخ هەمان کوالیتی دەستەبەر کردووە ئێستا هاوڵاتیان لە زاخەوە هەتا هەڵەبجە یەک جورە دەرمان لەو 156 دەرمانە یەک جورە دەرمان بەکاردێنن و لە کەرتی تایبەت ئەو ژمارەکە ئێستا جەنابت باسی کرد کە داتاکان ڕاگەیاندراون هەفتا نەخۆشخانە 167 سنتەر لەگە 32 کۆمەڵگەی پزیشکی چاکسازیەک لە هەموو بوارەکان تێدا کراوە وەک دابینکردنی میلاک لە بۆ نمونە لیژنەکە بڕیاری داوە ئەو دکتۆرە کە لە نەخۆشخانەیەک داوام دەکا بوونیە لە نەخۆشخانەیەکی تریش داوام بکە تەنها دەبی لەو نەخۆشخانە داوام بکە هەدەفی وەزارەتی تەندروستی لەمە چییە؟ بۆ ئەوەیە کە ئەو دەرچوو دانەمەزراوانە کارمەندانە ئیدیکە لەمە 250 تەنها بووان هەبیت لە کەرتی تایبەت هەڵی ئەنی مەبەستی ئەوەیە کە هەڵی کاریان بۆ بدۆزیتەوە کار بکەن بوارەکانی تر زۆرن بەس دکتۆرەکە ئەس سەرڤێ خۆڵێ یا دیژی بەسە دەرمان ئەپڕۆستم یعنی مەبەستە ئەوە چاکسازیە هەر کارمەندێکی کەرتە تەندروستی لە نەخۆشخانەیە حکومی کار بکە تنی دەوامە حکومی هەبەل کەرتە تایبەت کار نەکەیانجی بووی هەیە ئەگەر دەماوی هەبەل هەردوو کەرتە ئەمە وەکو بڕیاری وەزارەتی تەندروستی بڕیارەکە وایە 50 تا 60 لە سەد ئەبێ ئەم نەخۆشخانەیە کەسانی دانەمەزراو دابمەزرێنن بووی هەیە بەڵام ناکرێت هەموو ئەو دامەزراوانە یعنی ئەو فەرمانبەرانە دابمەزرێن کە لە کەرتی گشتیدا فەرمان بەرن ئەنی لێرەدا هەڵی کار حکوومەتی هەرێمی کوردستان هەڵی کار بوو دەرچوانی تریش دابین دەکەن ئەس بەسە دەرمانە بکەم تەژێ ماژە پێکرد چاکسازیان بوارێ دەرماناندا هەر بەسە کوالیتیەژی بکەم و بەسە نرخیژی بکەم حتا کەژی ڕەنگە خەلکی ئەفگازندا هەبن دەرمانên ماوەکی پێتڤینینن یانژی دەرمانên من نرخی دلوێت دەرمانخانەیە کریل دەرمانخانەیەکە دی جدایە ئەها بووی بابەتی تایبەت چه کارێک هاتێکردن و کەنگی ئەف جوداهیە یەکجاری نامینە و باشترین دەرمان دێمە هەبن لە هەرێما کوردستان وەزارەتی تەندروستی بەڕێبەرایەتیەکمان هەیە بەناوی بەڕێبەرایەتی کوالیتی کۆنتڕۆل لە ئێستادا پێداچوونەوە بۆ 12000 جورە ئایتەم کراوە 12000 بەڵێ لە ماوەیەکی ئایندەدا ئەوانی تریش هەموو تەواو بن لەوێ جورە بارکۆتێکمان ستیکەرێکمان دروست کردووە لەسەر ستیکەرەکە جورە بارکۆتێکی لەسرە ئیدیکە لەمە دووە پێویست ناکات هاوڵاتی بڵێ نرخی چۆنە ئەوەی چۆنە ئەو بارکۆتە لەسەر دەرمان لێ دەدا نرخەکەی دەداتێ لەو دەرماخانە بۆ ئەو دەرماخانەکە هەمان نرخابی هاوڵاتیژیت کارێتت مۆبایلە خوب بەرنامەی تایبەت بزانێت کاڵێ نرخی چەندە شوێنی لەکوێ هاتووە دەرمانەکە لەکوێ دروست کراوە لەکوێ هاتووە ئیدیکە لە هەموو کوردستان ئەبێتە یەک جور کوالیتی کوالیتیە باش و نرخی هەمیەوەکیە هەموو وەکو یەک دێ ئالیکاریەک بێتەکەنش ئالیە نرخیڤە هەم ji بووی ئەڤێن دەرمانات ئینن گونجایترین نرخ بدنە نەخۆشە هەم نەخۆشی بکارە بێت یانێ ئالیکاریە حکوومەتێ
درمان بکوالیتی نرخه که گنجای ور بگرد نه گران. من نمونه کم باز کرد اوی تندرکه 156 آیتم او که ایستا لسر همو دایره صحکان لپارزگاه و اداره سر بخواکان دابش کراون همان نرخه همان کوالیتیه و جوره کشی هرزانیه کشی باشترین ابید لما دو پلانی اما وایه پلانی وزارت تندرستی همان نرخ دبی همان کوالیتیش دبی دیگه او فرق نمیده لنوان او درماخانه با او درماخانه استیکر رنگ مدخل درمانا اوانا بخوشی رنگ برای که گازندل سر چوانیا ریکارین ورگرتن استیکر لیدانا یعنی درمانا یک اول ریکارینوی حتی چرا دهاتین تونکرین جبوی که ولاتی پاراستی بش عالی یعنی درمانا و نه درمانه که به کوالیتی با کیف خود دستکاری تداوی تکرد. ایست تیمی چاودری بازار من هلا ل کوالیتی کنترل لگل بشی پشکنینی بدودا چون لگشت پاريزگاه برای گشتیا کن در پاريزگاه اداره سر بخواکان روزانه دیان تاکو استاد دیان در ماخانه و کوگا و کمپانیا سزا دراون اوانه که اوستیکره بکار ناینن من کار ناینن و مجاله غشتی ده هیا کار ناینن حتما دوه لا اول دو جوره هيا پیشتر لرگه کوالیتی کنترل واتو بلام پیرانه گشتو اوستیکره دی بده بلام لاستوا لمانگی پنج لجل سرپرستی خودی جنابی وزیر برای دکتر سامان برزنجی لمانگی 8 شوا لگل همو در ماخانه کوگا و بری نخوشخانه تایبەتەکان دانیشتن کراوە بە ئامادەبوونی داواکاری گشتی و قایم و بەڕێبەرە گشتیەکان هەموو ڕێسا و ڕێنەمایی و چوونیەتی کارکردن و نرخ بۆیان باس کراوە بە گوێرەی ئەو ڕێنەمایی کە وەزارەتی تەندروستی بۆیان داڕشتووە. دکتۆر ڕەنگە نوکە هاوڵاتی فێ پرسیارێکم بژن حتا نوکەژی ئەم چینە نەخۆشخانەیەکە حکومی وەکە نەخۆشخانەیەکە تایبەت نەتەعامل گەلمە تێتەکردن نە خزمەتە تێتەکردن کنگی صداست افتشتن آمینت که چهول نخوشخانه که تایبت پاره که زیدش ولایت تیور گرفتن الحکومی جیوسا نوجدار پابند بد وکی چاوه خو خدمتان نخوشی بکرد. سبارت با بسیاره من پیم گوت مثلا چاکسازی بردامه و بردام مجدبین اوی که باست کرد لوزارتی تندرستی همو او رينما دارشتوا بلام إديكا أيرجع بلاي لمستشفيك لأن خوشخانيك حكومي أو جورا كواليتي كإستا هي لنا نخوشخان دام تزقع كاني نخوشخانة كاني حكومي كجماريان نوط نخوشخانة إلا أهليا كان شحفته همو رينما كان دار كراون يعني بيسناك برأي من خودي خو خيزاني خم كعملياتهم كدو حمول لمستشفى حكومي كانوا عمليات كدو بيجناك ولا أهلي عمليات يعني مقصده من أبا بروجيك وهاب يهي كورسات كم بيدونا ستيرو أبو نخوشخانة ما أوديتي ستير أوتيل وردقرن مثلا خوارنجا وردقرن اف بروجه دي چابت حتى چرا دي کاریگری هبت که چاول نخوشخانه که تایبت خدمت تکرن یا حکومی جی وصا با هیچ تا باشتر جی فرمانی که وزاری در کراوه لجه خودی سرپرشی جنابی وزیر لجنه‌ای که بالا درست کراوه لجنه‌ای که بالا لبو دابشکردنی پولین کردنی نخوشخانه کان لوه چند بابت هيا يسبون من بابت اندازي هيا بابت هوتيلواني هيا بابت تواني ورقتني نخوش هيا بابت روزانستي هيا بابت كان زور بابت بيداويستي بزشكي هيا لنا نخوش خانه كان لا كوتا سردانه كان معاون لجنك رينما كان دا درجي ان شاء الله دكاتا يعني هم بوين حكومي هم بوين تايبات است لسر تایبەت کار دەکەن بەڵام حکومیەکان شامان حکومی دوێت قو هەموو پێنجستێر بن و زیاترژی پێنجستێر بن و دەبی لەو بوارەش گەلەک سپاس دکتۆر ماوەف عەبدوڵڵا کەریم ڕێبەری گشتی دیوان وەزارەتە تەندروستی گەلمەدا بوون زۆر سپاس بووە پیڤیا خزمەتەکە باشتر زۆر سپاس ببێت گەلە بخێرات